سەرۆکۆمارەکەم باسی دەکەم بەڕێز عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی سیادە لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز عەمار سوپاس کە لەگەڵ کوردستان 24 خەمیس خەنجەر داوای کردووە کە ئەمڕۆ کۆبوونەوەی لایەنە براوەکانی سونە لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت. کۆبوونەوەکە کەی دەکرێت؟ سەرجەم لایەنە سونەکان لەم کۆبوونەوەی بەشدار دەبن؟ نعم بدأ تحية طيبة. بەڵێ سڵاوتان لێبێت و سڵاو لە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. ڕاستیەکەی ئێمە باش دەزانین کە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جموجۆڵی سیاسی لەلایەن هێزە سیاسیە کاریگەر و کارتێگەرەکان دەستی پێ کردووە بە تایبەتی ئەوانەی لە دیمەنی سیاسی عێراق ڕۆڵێکی کارایان هەیە. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا پەرەسەندێکی باشە بووە لە جموجۆڵەکاندا لە لێک نزیککردنەوەی لایەنەکان. لەگەڵ ئەوەدا داواکاری شێخ خەمیس خەنجەر هاتووە بۆ ئەوەی کە هێزە سونیە براوەکان بەیەکەوە کۆ ببنەوە بۆ ئەوەی بتوانن دیدگاکانیان یەک بخەن بە یەک گوتاری سیاسی بچنە پێشەوە بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان سونیەکان بتوانن بە یەک گوتار سەرباری ئەوەی ڕای جیاواز هەیە بە دیدگایەکی هاوبەش بچنە پێشەوە. کەواتە کۆبوونەوەکە بۆچی بۆ ئەوەیە کە لایەنەکان لە یەکتری نزیک بکەنەوە تا لە 2010دا هەڵوێستێکی هەڵبژاردننی یەکگرتوو لە گفتوگۆکردن لە دانیشتن لەگەڵ لایەنەکانی دیکە بێتە کایەوە بۆ ئەوەی کە 2010 چەند قسەیەک و چەند لایەنێک نەبێ بۆ چەند لایەنێک لە زیاد سونەکان قسە نەکەن و هەوڵی و دەستخستی دەستکەوتی سیاسی بدەن. دەبێ ئێمە لەوە تێبگەین ئەم داواکاریە بە پلەی یەکەم بۆ ڕوونکردنەوەی دیدگایەوە بۆ ئەوەیە یەک هەڵوێستی یەکگرتوو لە لایەن سونەکانەوە هەبێ و لایەنە سونەکان بتوانن لەسەر شتێک ڕێک بکەون. یەکگرتوو لە نێو لایەنە سونەکاندا هەیە؟ هەوڵێکێ بۆ ئەوەی هەڵوێستێکی یەکگرتوو هەبێت. ئەم کۆبوونەوەیش بۆ خۆی هەوڵێکە بۆ دیدگاکان لە یەکتری نزیک بکرێنەوە بۆ ئەوەیە کە ئێمە بەو دیدگایە بچینە پێشەوە کە هەمومان خاوەنی یەک قسە بین. هێزە سونەکان بە شێوەیەکی گشتی دەیانەوێت لە دانوستان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی و لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکە بە یەک ڕیزی بچنە پێشەوە بە یەک دیدگای بچنە پێشەوە بە پێچەوانەوە. ئەمە پێم وایە کارێکی سەرکەوتوو دەبێت و سوودی بۆ پێکاتەی سونە دەبێت کاتێک تۆ لەگەڵ لایەنێکی سەرەکی دەچتە پێشەوە و دەتەوێت بە دیدگایەکی هاوبەش قسە بکەیت. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ئەو هەوڵە سیاسیانەی بە ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هەبووە کە لایەنە سیاسیەکان چوونەتە هەولێر و لەوێ باسییان لە دیدگای سیاسی پێکێنانی حکوومەت کردو لەگەڵ سەرۆک بارزانانی کۆبوونەتەوە. ئەمە بۆ خۆی خاڵێکی گرنگی جموزۆڵی دوو ڕۆژی ڕابردوو بووە کەواتە هەموو ئەم دیمەنە سیاسی لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا لەبەر چاوماندا بووە. ئامانجی سەرەکی بریتە لە پەلەکردن لە پێکێنانی حکوومەت یاخۆت پەلەکردنە لە بەستنی کۆبوونەوەی دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیران. باشە لایەنە سونەکان هیچ مەرجێکیان بۆ پێکهاتەی حکوومەتی داهاتووی عێراق هەیە بۆ پێکێنانی حکوومەت لەبەرەوەی کە لە ڕاگەنراوەکەی خەمیس خەنجەردا هاتووە کە ئەوان داوای حکوومەتێکی دادپەروەر دەکەن کە لە بەرژەوەندی سەرجەم خەڵکی عێراق دابێت. بەدڵنیاییەوە هەموو لایەنەکان لەسەرەوە کۆکن کە دەبێت دادپەروەری کۆمەڵایەتی هەبێ و لەسەر ئەوە ڕێککەوتوین کە دەبێ مافەکان ماف بەخاون ماف بدرێت و پێویستە پێودانگێکی سیاسی ڕوون هەبێ لە کارکردندا بە پێی دەنگە بەدەساتوەکان. بەدڵنیاییەوە هێزە سیاسیە سونیەکان بە دوای ئەو مافانەدا دەگەڕێن بە تایبەتیش کە ئێمە خاوەنی جەماوەرێکین داوای ئەو دەستکەوتە سیاسیانەمان لێ دەکەن کە لە هەڵبژاردندا دەنگیان بە ئێمەداوە. من پێم وایە لە ماوەی کەمی داهاتوودا لەم چەند ڕۆژەی داهاتوودا و من پێم وایە ئەو پڕی مانگی 12 دەبێتە مانگی کارکردن و ڕەنگە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەن نوێنەران بکرێت. زۆر باشە بەڕێز عەمار سونە چاوی لە چه پۆستێکە کە لە حکوومەتی داهاتووی عێراقدا هەبێت؟ پێشتر باسی پۆستی سەرۆکۆمار دەکرا کە ئێستا پشکی کوردە و بەهێڵی سووری کوردیش ناو دەبرێت. ئایا سونە لەگەڵ لایەنەکانی دیکە وەکو شیعە وەکو کورد وەکو پێکهاتەکانی دیکەی عێراق لەسەر ئەم بابەتانە قسەی کردووە یا بەتەمایە لە داهاتوودا قسە بکات؟
يعني شوف اعتقد پێم وایە بابەتەکە بەم شێوەیە بابەتی سەرۆکایەتی کۆمار شتێک بوو لەلایەن یەک لایەنی سونیەوە وەروژێنرا یەک لایەنی سونەوە و ئەو ویستی بانگەشە بوو خۆی بکات لە ڕێگەی داواکردنی ئەو پۆستەوە من وەکو سیاسیەک ئەگەر ڕای خۆم لەسەر ئەم شتە دەرببڕم پێم وایە ئەو داواکاریە تەنیا بۆ داواکردنی داواکاریەکانە واتە بۆ ئەوێ بتوانێت بەیانیشتی زیاتر داوا بکات لەبەرەوەی لە ڕووی سیاسیەوە بە سەرۆکایەتی کۆمار بۆ کورد یەکلایی بۆتەوە و هیچ بوارێکی گەنگەشە و گفتوگۆی تێدا نییە و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆک وەزیرانی عێراق و هێزە سیاسیەکانی دیکەش ئەم بابەتیان یەکلایی کردەوە زۆر بەڕوونی گوتیان کە ئەم پۆستە پۆستی کووردە و لە لای برایانی کوردمان دەمێنێتەوە بۆیە پێم وایە هەر قسەکردنێک سەبارەت بەوەی ئەم پۆستە بۆ لایەنێک بێت تەنیا بۆ دەستخستنی دەستکەوتی سیاسە و بۆ ئەوەیە بتوانێت داواکاری زیاتر بکات لە گفتوگۆکاندا ئەگەر شتێکە بڕاوەتەوە و کۆتایی پێهاتوو لە ماوەی ئەو دوو ڕۆژەشدا لە لێدوانەکان یەکلای کرێەوە. زۆر باشە پێت وایە پرسی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق درێژە دەکێشێت دوا دەکەوێت یا بەم زوانە هەنگاوەکان کە خێرا کراونەتەوە جموجۆڵەکان دەستی پێکردووە بتوانێت بە زووترین کات حکوومەت لە کاتی خۆیدا پێک بهێنرێت هیچ ناکۆکیەک هەیە کە ڕێگر بێت لە بەردەم پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق؟ لا اعتقد نعم يعني شوف اعتقد الحراك پێم وایە جموزۆڵی سیاسی ئەم دوایە لێک نزیکبوونەوەی لێوان فراکسیۆن و لایەنە سیاسیەکان و هەوڵدان بۆ لێک نزیکبوونەوە لەسەر ئاستی باڵا پێم وایە ئەم جارە پرۆسی پێکەنانی حکوومەت جیاواز دەبێت خێرایی دەبێت و تەنانەت هەندێک لایەن پێشنیازی ئەوەیان کردووە کە لایەنە سیاسیەکان لەگەڵ لە نێو خۆیان ڕێککەوت بۆ ئەوەی هەرسە سەرۆکایەتەکە بە یەک پاکستێ پەڕێندێت بۆیە من پێم وایە لەو قۆناغەدا پێکەنانی حکوومەت زۆر بخێرا دەبێت و هەموو لایەنە سیاسەکان ڕوولەوە دەکەن بە خێرایی تێپەڕێن. باشە لایەنە سونەکان بە تایبەتی لە هەڵبژاردننی ئەم جارەدا بە چەند هاوپەیمانەتی هاتنە ناو هەڵبژاردنەوە و تەقەدم عەزم سیادە و حەسم کە لە هەڵبژاردندا توانیان کۆمەڵی کورسیش بەدەست بهێنن ئەم یەک دەنگی کە لە نێو لایەنە سونیەکاندا ئێستا باسی لێوە دەکرێت لە کۆبوونەوەکەی ئەمڕۆژدا باسی لێوە دەکەن لە نێو لایەنەکانی دیکەشدا دەبینرێت ئایا یەک دەنگ نەبوونی لایەنیشی ئایا پێکاتەکانی دیکە کاریگەری دەکاتە سەر پەکخستنی پرۆسەکە؟ پێم وایە بە دڵنیاییەوە پرسی بەدەستێنانی کورسی و پرسی پێکەنانی حکوومەت و پۆست ئەمە ڕۆڵی خۆی دەبێ بەڵام هێڵەپانەکان یەکلایی کراونێتەوە پۆستە گرنگەکان یەکلایی کراونێتەوە لە نێوان هەموو پێکاتەیەک فراکسیۆنەکان ڕۆڵی بەغدا ڕۆڵی هەولێر کاریگەری سیاسی هەموو شتێک ئەگەری گۆڕانکاری دێنێتە پێشەوە بەڵام هەموو ئاماژەکان پێمان دەڵێن کە حکوومەتی خێرا پێک دێنێت و بابەتەکە زۆر ناخایانێت و سەرۆکایەتەکانی دیکەش زوو یەکلایی دەکرێنەوە و ڕێککەوتنەکان بە ئاراستەیەن کە کۆبوونەوەی ئەنجومەی نوێنەران بۆ دابشکردنی پۆستەکان زۆر باشە لە کۆتاییشدا ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە لایەنی سونە هیچ تێبینیەکیان لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق هەیە لە نێو کاندیدانێک ئێستا لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و هاوکات هاوپەیمانەتەکانی دیکەی خەنەڕوو بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق؟ يعني شوف هەر ناوێک کە پێشنیاز بکرێت دەبێ بە ئاراستەی کۆدەنگی سیاسیەوە بێت ڕاستە کاندیدی چوارچێوەی هەماهەنگی و هێزە شیعەکانە بەڵام دەبێ کۆدەنگیەکی سیاسی و ڕێککەوتنی سیاسی لەسەر بێت دەبێت ناوێک بێ کە لایەنەکانی دیکەش بتوانن قبوڵی بکەن بۆی بتوانێت کارەکانی خۆی بکات و حکوومەت بە خێرایی پێک بهێنرێت ئەمە زۆر گرنگە بەڵام ئایا تێبینی هەیە لەسەر ناوێکی دیاریکراوە لەسەر ناوێکی دیکە لە قۆناغی ئێستا تێبینیەکی ئەوتۆنیە لەسەر ناوێک لە ناوەکان بەڵکو زیاتر قسەکە لەسەر ئەوەیە ناوێک دیاری بکرێت بۆەوەی بتوانێت بە خێرایی حکوومەت پێک بێنێت و حکوومەتێک بێ هاوسەنگ بێ و خزمەت گوزاری پێشکەش بکە لەگەڵ هەموو لایەنەکان. باڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی سیادە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.